بسم الله الرحمن الرحيم. أمر عصر دوای عصر زور سپاسی جنابی أميري كومال إسلامي مامۆستا عەلی باپیر دەکەین لەگەڵ برادران پێشوازی ئێمەیان کرد شاندەکی گرتو ئیسلامی کوردستان بۆ ئەوە هاتوین باسی ئاڵوگۆڕی بیرۆڕا لەسەر ئەمبار و دۆخە ناهەموارە باسی ئەو هەموو نەهامەتیاوی خەڵکی هەرێمی کوردستان تۆش بووینە باسی ئەو نائومێدیە و نامتمانیە بە هەموو شت یعنی بەدەسەڵات و بە مەسیری خۆیان باسی ئەوقات و قڕیا و باسی نەبوونی مۆچە و باسی ئەو تەئسیر لەسەر بازار و باسی حتا یعنی متمانە نەبوون بە ساڵی بێتیش و بە ئەوە الحەمدولله بیرۆڕاکامان زۆر نزیک بوون بەڵکو هاوڕا بووین لەسەر هەموو شتەکان ئێمە هەروە وەکو یەک مانگوت ئەو جوڵەی ئێستا پەرلەمانتارانی کوردستان یان کردیا دوێنێ ئەوانەی ناڕازی لەو وەزعە و ئەوانەی داکۆکاری لە مافی هاوڵاتیان موچەخۆران دەکەن ئێمە پشتگیری تەواویان دەکەین هەرچەندە احتیمالە لە تەفاسیل بەندە تێبینی هەبن لە شێوازی دەربڕینەکە بەڵام عام وەکو مەسئلەکی حەقە عەدلە ئێمە دەبێت لەگەڵ ئەو ملەتە داماوە چەوساوە دەبێت ببین و پشتیوانیان لێ بکەین شتی لەوە ناخۆشتر ئەو بێمتمانیە ئەو بێ ئومێدیە دەبێت بگەڕێنەوە نابێت ئەو بێ ئومێدیە هەر بەردەوام ببێت و هەروەها ئێمە ئەو برادرانە پەرلەمانتارانەی ئەوانەی لەگەڵ دەسەڵاتش ئێمە سوپاسیان دەکەین و دەستخۆشیان لێ دەکەین کە وجدانیان زیندووە و ئەوانش هەست بە بەرپرسیارەتی دەکەن و ڕێز لە دەنگدەرانی خۆیان دەگرن و دێنە دەنگ بۆ دیفاعکردن لەگەڵ وەکو ئۆپۆزیسیۆن بە گەرم و گوڕی ئۆپۆزیسیۆن بە عینی جۆش و خڕۆشەوە ئەوانش دیفاع و داکۆکی لە ماف و خواستەکانی ملت دەکەن هەروەها بۆ مەوزوعی بەغداش ئێمە ئەو برانە پەرلەمانتارانی ئێمە لەوێش هەموو هەوڵ و کۆشش دەخەنە گەر هەموو تواناکانیان هەموو هێز خۆیان دەخەنە گەر بۆ دیفاعکردن لە بودجەی هەرێمی کوردستان لە شایستەکانی دارایی هەرێمی کوردستان لە بەغدا مافی دەستوری ئێمە چین برادرانی ئێمە پەرلەمانتارانی ئێمە شان بەشان پەرلەمانتارانی هێزولانانی تر بەردەوام دەبن لە خەبات بەرامبەر حکوومەتی ئیتیحادی جارێکی تر سوپاسی جەنابی مامۆستا عەلی دەکەین و برادران بۆ پێشوازیکردنی ئێمە لەسەر ئەو مەوزوع. بسم الله الرحمن الرحيم وقت جنابي مامۆستا فەرمووی ئەمڕۆ وەفدێکی یەکگرتووی ئیسلامی کوردستان سەردانی جنابی ئەمیری کۆمەڵی ئیسلامیان کرد ئێمە وەکو دوو حیزب لە ڕابردوشدا بین ئاوا دانیشتنی مەکتەبی سیاسی و لەسەر مستەوای باڵاتریش هەبووە بۆ زۆر مەسەلەی گرنگی کوردستان کە لە ئارەدا مەسەلەی بارودۆخی ئێستای کوردستان لە تەنگژەدایە بەڕاستی قەیران لە دوای قەیران پەیدا دەکرێت ئێستا بێجگە لە قەیرانی نەبوونی موچەخۆران قەیرانی دیکەی سیاسی هەیە لەگەڵ بەغدا مشکلە هەیە چارەسەر نەکراوە بۆیە ئێمە وەکو دوو حیزب بەڕاستی بارکی سەرشانی خۆمان دەزانین کە ئەوەی پێمان دەکرێت بۆ ڕزگاربوون لەو تەنگژانە و لەو قەیرانانە بیکەین و ئەو تەنسیق و هاوکارەی ئێمە وەکو دوو حیزب هەمانە الحەمدولله لە ناو فراکسیۆنەکانی بەغدا و کوردستانیش ڕەنگی داوەتەوە بەوەی کە تەنسیقێکی باشەیە لە مابینی هەردوو فراکسیۆنی یەکگرتو و فراکسیۆنی کۆمەڵ و ئەو هەڵوێستەی دوێنەش کە لە پەرلەمانی کوردستان نواندیان لە دیفاعکردن لە خەڵکی کوردستان و موچەخۆران و بەتەنکەوە هاتنی خەڵکی بێدرتانی کوردستان ئێمە وەکو حیزب شانازی پێوە دەکەین و پشتیوانیان لێ دەکەین دووبارە سوپاسان دەکەین. وڵی ئێمە ڕۆژ لە دوای ڕۆژ تەماشا زروفەکە دەکەین بزانین لێکولی حادیثین حەدیث بەڵام وەکو بەرنامە کە لە بەرنامەدا ئینشاءڵڵا بە زووترین کات لە چەند ڕۆژی داهاتوودا بە ئامادەبوونی جنابی ئەمیری کۆمەڵی ئیسلامی و جنابی ئەمینداری گشتی یەکگرتووی ئیسلامی دانیشتنی فراوانتر بکرێت لەو دانیشتنی ئەمڕۆ وەکو مەکتەبی سیاسی هەردوولا و باس لە گرفتەکان و کێشەکانی ئێستای هەرێمی کوردستان دەکرێت
چونکە ئێمە بەڕاستی بە پەرۆشین بۆ ئەم وەزعە هەرچەندە ئێمە نەما خوڵقاند و بەڵام بەشدار دەبین لە چارەسەردا ئینشاءڵڵا. ماشاءالله مستعد بسیارش کردن ڕێستا باس لەوە کرد کە خەڵک بێ هیوا بۆ ئەمانە چێن وای کردووە ئێوە خەڵک بێ هیوا دەکەن یان بەرپرسیارەتەکە لای بەرپرسیارەتی هەر تەواو بەبێ دووسێ لەسەر دەسەڵاتی هەرێمی کوردستانە ئەوانە وایان کردو ئەم خەڵکە بێ هیوا بیت بێ ئومێد بیت بێ متمانە بیت یعنی ئەمە ئەو چاکسازیە ئێستاوی ئێمە دەبینی هیچ چاکسازی دیار نییە هەر باسی بڕینی موچەخورە و بەربرینی موچەی ئەم خەڵکەیە و کەم بکەن و ببرن و دوو مانگجارێک بدەن و یان نەدەن و ڕەبتکەن بە مەسیری بەغدا و نەوت و ئەو شتانە جارێ لە داهات هیچ نەکرا لە فرەمۆچە هیچ نەکرا لە ئەوانەی بندیوار لە ئەوانەی نایاساییک و ئەوانەی تەقاعد کران خانەنشین کران ینی ئەو شتە ینی هەر باج و زەریبەکە کێ دەدات قوربانیەکان کێنە مۆچەخۆرانی کوردستان هاوڵاتی و ئەمە تەئسیر لە کۆی ژیان دەکەت لە هەموو جانبی تر و لانی تری ژیان دەکەت لە بازار دەکات لە کۆمەڵاتی دەکات لە وەزعی سەحی دەکات لە خوێندن و ئەوە دەکات کۆی مەسەلەکان هەموو زەرەرمەندن لەو مەوزوعە فئێمە باسی ئەرک و وەزیفەی خۆمان دەکەین وەکو دوو هێزی سیاسی ئۆپۆزیسیۆن ئیسلامی زەمیرمان وجدانمان جەوهەری پەیام و ئەرکی ئێمە داکۆکیکردنە لە مافی خەڵک ئێمە بۆ ئەوە دروست بووینە یعنی ئامانجی شەریف و گەورە و هەڵوێستی مشەرف بۆ ئێمە ئەوەیە چۆن لە پێناوی ئەم خەڵکە هەموو هەوڵ و هەموو توانا بگە خبێخی نەگەر بۆ دەربازبوون لەو قەیرانانە. سپاس بەوەش زۆر سپاس.